بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. الأخوة بارموا طاعة عبادتي مانجي رمزال مالي قبولك إن شاء الله. داوا الأخوة دكم خواي جورا عاقبتي همولا يكمان بخير بقير إن شاء الله. وكوچۆن لە ماڵەکەی خۆیان دانیشتوین کۆبوونەتەوە ئاوا ئینشاء الله لە بەهەشتەکەی خۆیدا کۆبینەوە ئینشاء الله. دوو گوناح سزا و عقوبەکەیان لە دنیادا خوا پێشیان نەخات و نایان خاتە قیامەت. ئەو دوو گوناحە کامانن کە هەر لە دنیادا خوای گەورە تۆڵە ئەسەنێت لە ئەنجامدەری ئەو دوو گوناحە. ئەو دوو گوناحە کامانن ئەوەندە خوای ڕەب العالەمین، خوای حەلیم، خوای کەریم، خوای سەبوور، خوایە کە صابرە بەرامبەر گوناحی هەموو بەندەکانی، خوایە کە حلمی هەیە سەرچاوەی حلمە، خوایە کە عەفوە بەڵام ئەو دوو گوناحەی ئەوەنە بەلاوە قێزەونە، ئەو دوو گوناحەی ئەوەنە بەلاوە خەتەرە، عەجەلەیەتی هەر لە دنیادا عقوبەکەیان پێشەخا بۆ خاوەنەکەی، هەر لە دنیادا سزای ئەنێرێ بۆیان. ئەبێ ئەو دوو گوناحە کامە بن، ئەبێ چۆن بن. ڕەنگە لای ئێمە زۆر ئاسایی بن بەڵام عند الله عەظیم، لای خوا زۆر گەورەن. یەکەم لەو دوو گوناحەی کە ڕەب العالەمین عقوبەکەی پێش ئەخات لە دنیادا ئیتر با عقوبە و سزای قیامەتیش بوەستێ. یەکەم الظلم ستەمکردن، دووهەم وعقوق الوالدین سزادان و ناڕەحەتیکردن و ئازاردانی باوک و دایک. ئەم دوو گوناحە عقوبەکەیان پێش ئەکەوێت. هەر لە دنیادا خوای پەروەردگار سزای خۆی ئەنێرێ بۆ خاوەنی ئەم دوو گوناحە. یەکەم ستەم ظڵمکردن. هەر ئینسانێک بێت ستەم بکات، ستەمکار ژیانی خۆش نییە، لە دنیادا ژیانی تێگەچێت. تا سەر دنیا بۆ ستەمکار پێ ناکەمێت، هەتا سەر دەسەڵاتی بەردەوام نابێت، هەتا سەر ظڵم لە ماڵی خەڵکی بکەیت، ئازاری خەڵکی بدەیت، مافیان پێشێل بکەیت، بۆت ناچێتە سەر. پیاوێک هەبوو کرێکاری دەکرد و لە هەمان کاتیشە جارجار ئەچوو بۆ قەراغی دەریا، تۆڕ یا قولاپێکی ئەخست، ماسیەکی ئەگرت و ئەیهێنایەوە بۆ ماڵ و بناڵی و ئەیان خوارد. ڕۆژێک ئەم پیاوە هەژارە کرێکارە ئەچێ بۆ قەراغی دەریا ماسی بگرێت، قەدەری خوا تۆڕ ئەخات یان قولاب ئەخات، ماسیەکی گەورە و چاک، ماسیەکی جوان خوا بەنسیبی ئەکات، ئەیگرێت و ئەیخاتە ناو زەمبیلەکەی و ئەیهێنێتەوە بۆ ماڵەوە. ئەگاتە شار، ئەگاتە بازار، ئەبینێ پیاوەکانی سوڵتان، پیاوەکانی پاشا
پاشا ناردوونی بۆ بازار بۆ کڕینی شتومەک کاتێ ماسیەکە ئەبینن بە دەستی کابراوە کابرای هەژارە و کرێکارە و فەقیرەوە بە زۆر ماسیەکەی لێ ئەسێنن ئەڵێن بۆ پاشامان ئەوێ ئێمە ئێستا لە کوێمان بوو بچین ماسی بۆ بگرین ئێستا ئەمە هەیە حازرە بە ئەمەی بۆ بەرین جا مسڵمانەکان وتیان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مفلس و مایەپوچ کامەیە فەرمووی مفلس و مایەپوچ ئەوەیە کە دنیای زاڵ بکا بەسەر قیامەتیدا واتە دنیای فەزڵ با بەسەر قیامەتیدا واتە لەبەر خاتری دنیا دین بدۆڕێنێت لەبەر خاتری خۆشی دنیای دینی خۆی واز لێبێنێت ئەی لەو خراپتر کامەیە لەو خراپتر کامەیە ئەخۆ هەبێ لەو خراپتر بێ دینی خۆی بدۆڕێنێ بۆ لەبەر خاتری دنیا بەڵێ هەیە لەو خراپتر ئەوەیە قیامەت و دینی خۆی بدۆڕێنێ لەبەر خاتری دنیای خەڵکی نەک خۆی دنیای کەسێکی تر لەبەر خاتری ئافرینێک خۆشگوزەرانی کەسێک پیاوانی سوڵتانن بۆ ئەوەی سوڵتان ئافرینیان بکات دڵیان پێ خۆشکائێت زوڵم ئەکا زوڵم ئەم پیاوەش بێدەسەڵاتە ئەوان چەکدارن ئەوان دەسەڵاتدارن پیاوی پاشان ماسییان لێسەند کە ماسیەکەیان لێسەند دەستی بەرز کردەوە بۆ لای خوا أغلقت الملوك أبوابها ولم يبق إلا بابك درقاي خوا دائما كراوية خواي رب العالمين دائما سميع بصيرة كوي لمزاو دعاي مظلوم ليقوماوانا فرمي اللهم يا ربي إن هذا رآني قدرته فيه فأرني قدرتك فيه يا الله سيدي أو دعاية قوي بقرب أو دعاية يا رب العالمين إلهي أي خواي مظلومان أي سرخري استملك راوان أم بياوه هزو تواناي خوي نشان دام لمنا خوي تاقي كردو من مظلوم و بيدسمو بيدسلاتمو ظلمي ليه كردمو اوي بيام كردبو بو منالا كانم بردي پروردگارا قدرتي خوي نشاني من دا من بيدسلات بوم إلهي داوال ليه دا كم قدرتي خوتم نشان بلوا بزانم چي ليه اكيت چاوريتوم خوايا چي ليه اكيت هێشتا دەستی دا نەگرتبوو دوعاکانی ئەکرد کابرا دەستی شەلەل لێیە ماسیەکە بە دەستی کەوتە خوارەوە ئیفلیج بوو چارەسەری نەبوو دەستیان بڕیەوە دوایی دکتۆرەکان وتیان ئەگەر دەستت نەبڕنەوە نەخۆشیەکەت زیاد دەکات و جەستەت هەمووی ئەخوات ئەها ستەم عقوبەکەی پێشەکەوێت عقوق الوالدین خراپ جوڵانەوە لەگەڵ باوکو دایکە ئەوش عقوبەکەی خوا نایخاتە قیامەت هەر لە دنیادا تۆڵە ئەسێنێت لەو کەسەی خراپە لەگەڵ باوکو دایکی ئاکا ئینسانی وا هەیە شەرمەکە بڵێ فلانە کەس باوکمە ڕووی نییە بڵێ ئەوە باوکمە هیچ کەسێک لە باوکی خۆی پیاوتر نییە هیچ کەسێک باوکم زۆر لە من پیاوتر بووە چونکە منی ئاوا پێگەیاندووە منی کردووە بە جێگەداری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێنج فەرزە دوعای بۆ ئەکەم ئەوەتانێ من بەقەو باوکم پیاو نیم والله بەقەو باوکم پیاو بم کوڕەکەم ئەکەم بە مەلا بەخوا ناتوانم کەسمان بەقەو باوکمان پیاو نین وا نەزانین
و هەروەها دایکمان ئەو هەموو خزمەتەی دایک ئەیکات، ئەو هەموو چاکەیەی دایک هەیەتی. پیاوێک ژنێک ئێنێت، کە ژنەکەی دێنێت دایکێکی ئەبێت، دایکەکەی پەککەوتە ئەبێ، پیر ئەبێ، ناتوانێت خزمەتی خۆی بکات، تەنها مانگی ئەم بووکەی خزمەتی ئەکا، دوای بووکە دەستەکا بە تۆران و خوا ئەم ژیانە ببڕێ و خوا ئەمەکەی حاڵە و ئەمە چییە و ئەم پیاوە دوو لە ڕووی جەنابتان بێغیرەتە بۆ ئەوەی دڵی ژنەکەی ڕازی بکات. دایکی سواری وڵاخی ئەکات، خۆشی لە پێش وڵاخەکەوە و دایکیشی لە پشتەوە، ئەی با لە شوێنێک فڕێ بە، فڕێ بە، فڕ لە کێوێک لە شیوێک فڕێ با بۆ ئەوەی نەیناسنەوە. ئەڵێ سبحان الله، ئەو شوێنەی کە دایکی بۆ ئەبرد شوێنێک بۆ ڕێگە نەبوو، کەس بۆ ڕێگەیان نەئەچوو. ئەم دایکە هەر لە دواوە گەڵای درەختی ئەکردەوە و گەڵاکانی فڕێ ئەدا لەسەر ئەو ڕێگەیەی کە ئەسپەکە یا وڵاخەکەی پیاچوو، گەڵاکانی لەوێ فڕێ ئەدا. کاتێکە دایکەکەی بر لە شوێنەکە داینا، وتی دایە ئەوە تۆ بۆ خۆ عەزیەت دا ئەو هەموو درەختە و ئەو هەموو گەڵایە و لێ ئەکردەوە و فڕێ دەدا؟ وتی ڕۆڵە گیان بۆ ئەوەی کە ڕۆشتیتەوە ڕێگەکە گوم نەکەیت، بزانین لە کێوە هاتووی. تۆ سەیری ئەو ڕەحمەی دایک، دایکێک ئاوا بێ لەگەڵ تا ئیهانەی بکەیت لەبەر خاتری خێزانت، خێزانەکەی خاتە پێش سیارەکەیەوە، دایکی لە دواوە سوارەکە. ئیسلام پێمان ئەڵێ ڕەبی ڕحەمهما کەما ڕەبەیانی سەغیرا، دوعا بکەی بۆیان دائیمە، لێیان پاڕیتەوە، بۆیان پاڕیتەوە کە خوایە ڕەحمیان پێ بکە، ئەوان ئێمەیان بە بچووکی گەورە کردووە، ئێمە خۆمان چی بووین؟ ئێمە چی بووین؟ دایکمان پەروەردەی کردین، ئێمە مناڵ بووین. بۆیە بەڕاستی ئەم دوو عقوبەیە، هەم عقوبەی باوکو دایک کە خراپ بین لەگەڵ یانا خوا پەنامان با، و هەم عقوبەی ستەم و زوڵم خوا پێشی ئەخات. خوایە بۆ حلمەوە، بۆ گەورەویەوە، بۆ گەورەییەوە، بەو ڕەحمانی خۆیەوە ئەو عقوبەیە پێشەخا لە دنیادا، نایخاتە قیامەت. لە پێش چاوی خەڵکیەوە عقوبەی ئەو دوو گوناحبارە ئەدات. خوا بمان پارێزێ لە زوڵم ئینشاء الله، خوا بمان پارێزێ لەوەی کە لەگەڵ باوکو دایکمانە خراپ بین. یا رەبی خویا ڕەحممان پێ بکەیت، خویا لە گوناحی باوکو دایکمان خۆش بیت، لە گوناحی مردووەکانمان خۆش بیت، خویا شیفای نەخۆشەکانمان بیت، خویا بەزەی بە حاڵمان نابێتەوە، خویا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکەیت، خویا وڵاتمان ئاوەدانکەیتەوە، خویا هەرزانی خەیتە وڵاتمانەوە، خویا شیفای نەخۆشەکانمان بی. یا رەبی خویا شیفای نەخۆشەکانمان بی، هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خویا شیفای بی. یا رەبی ئەوەی قەرزارە خویا قەرزی بۆ دەفع بکەی، یا رەبی ئەوەی مشکلەی هەیە خویا بۆی چارەسەر بکەی، یا رەبی خوای گیان وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی، یا رەبی خویا بە ئیسلامەتی بمانژێنی، بە ئیسلامەتی بمامرێنی، خويا برشفاعتي بيغمر مان خي. آمين آمين. الحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله.